بینەرانی بەڕێز و کاتتان باش. دیزەکەی 29 ساڵ لەمەوبەر لە ڤیەنا سکرتێری گشتی حیزبی دموکراتی کوردستانی ئێران دکتۆر قاسملو و دوو لە هاوڕەکانی ترۆرکران. ئێستا پاش دیزەکەی 29 ساڵ وەزارەتی دەرەوە دەڵێت کە ئەمە لەژێر پۆششی دیپلۆماتی لەلایەن ئەو کەسانە ئەنجام درراوە کە ئێران نردوونی. میوانی بەرنامەکەمان کاک شەریفە ژارێ لێکۆڵەرێکی مێژووی خەباتی سیاسی کورد و هەروەها مامۆستایە لە زانکۆی سلەیمانیە. کاک شەریف سپاس دەکەین بۆ ئامادەبوونت. تۆ پێ دوایە پاش 29 ساڵ بۆچی ئەوەندە گرینگە کە یا هۆی چییە کە وەزارەتی دەرەوەی ئەمریکا بەڕاستکاوی ئەم باسە دێنێتە گۆڕێ؟ لە ڕاستیدا وەزارەتی دەرەوەی ئەمریکا بۆ یەکەم جار نییە کە ئەم باسێنێتە گۆڕێ بگرە لە پاش تیرۆرەکە لە ساڵی 1970 بە فەرمی بەیاننامەیەک بە فەرمی بەڵگەنامەیەک ئاراستەی وەزارەتی دەرەوەی نەمساکە و تێیدا داواکە لە سەرەتای بەڵگەنامەکە هاتووە کە ئەمساڵ من بەڵاو کردەوە. تێیدا داواکە کە تیرۆرکارانی پشت ڕێبەری خاوەن ڕێزی نێودەوڵەتی کورد دکتۆر عەبدوڕەحمان قاسملو و دوو لە هاوڕێکانی ڕێیان لێ بگیرێت کە بچنە دەرەوەی نەمسا و ئەم ڕێوشێنانەی لای خوارەوە بگرنە بەرداوا لە دەوڵەتی نەمساکە. لە دەوڵەتی نەمسا وەزارەتی دەرەوە بۆ وەزارەتی داد بەرزیەکاتەوە، بەڵام بەداخەوە دەوڵەتی نەمسا لەبەر هەندێک بەرژەوەندی ئابووری خۆی بەیاننامەکەی وەزارەتی دەرەوەی ئەمریکا وەلا ئەنێ یاخود بە جۆرێ لە جۆرەکان بڵێم ئەو خاڵانەی کە وەزارەتی دەرەوەی ئەمریکا لە ساڵی 1970 دوای تیرۆری دکتۆر قاسملو بەنهێنی داوا لە وەزارەتی دەرەوەی نەمساکە کە بیگرێتە بەر حکوومەتی نەمسا بیگرێتە بەر بۆ لە پێناو کەمکردنەوەی ڕێژەی تیرۆریزمی نێودەوڵەتی وەزارەتی دەرەوەی نەمسا و دەوڵەتی نەمسا جێبەجێی ناکات. کە جێبەجێی ناکات پاش ئەوە ڕژێمی ئێران ئەو کارەی بۆ ئەبێتە هاندەرێک کە کردەوەی تیرۆریستی دیکە لە وڵاتی ئەوروپا ئەنجام بدات و لە پاش ئەوە لە ساڵی 1992 دکتۆر شەرەفکەندی ڕێبەری پێشووتری حیزبی دیموکرات کە پاش دکتۆر قاسملو بوو بە سکرتێری گشتی حیزبی دیموکرات ئەویشیان تیرۆر کرد. پاشتر لە دادگای میکۆنۆسی ئەڵمانیا بە فەرمی دەوڵەتی ئێران وەکو دەوڵەتێکی تیرۆریستی سەرمێنرا کە لە دەرەوەی خاکی خۆی لە دەوڵەتانی دیکە وڵی تیرۆریستی ئەدا. ئەمە بووە هۆی چی ئەم هەموو دەرچانە؟ بووە هۆی ئەوەی لە ساڵی 1990 پەرلەمانی نەمسا کۆبوونەوەیەک ساز بکات، دانیشتنێک ساز بکات لەسەر تیرۆری دکتۆر قاسملو. لەو کۆبوونەوە کە من دوێنێ بەڵگەنامەکانم بڵاو کردەوە بە شکی بە کوردی، زۆر لە پەرلەمانتارەکانی پارتی سەوز، پارتی لیبراڵەکان کە ناوەکانیان هەموو دوێنێ هێناوە داوا ئەکەن لە وەزیری دەرەوە کە ئامادەی ئەو دانیشتە ئەبێ و هەروە داواکەن لە سەرۆکی پەرلەمان کە بۆچی لە ئەڵمانیا خێرا تیرۆریستەکان حکمی دادگادران بەڵام بۆچی لە وڵاتی ئێمە حکم نادرێت. لەو کاتا وەزیری دەرەوەی نەمسا هەندێک دیانوی دێنێتەوە دواتر لەلایەن پەرلەمانتارانەوە کە ئێستا بەڵگەنامەکانمان بەدەستە بەڵگەی بۆ هێنەوە کە دوو ڕۆژ پاش ساتوەختی تیرۆرەکەی دکتۆر قاسملو دەوڵەتی نەمسا وەزارەتی دادوەزارەتی ناوخۆ بەڵگەی تەواوەتیان دابووە کە سەحرارودی و بزورگیان بەکارەکە هەستاون. تەنانەت یەکێک لە پەرلەمانتارەکان کە ناوەکەی نووسیوە دکتۆر ڕۆدۆڵف ئانشۆبەر پەرلەمانتاری حیزبە سەوزەکانی نەمسا، هەروە دکتۆر هەیدی سکمید پەرلەمانتاری حیزبی لیبراڵ بەڵگەنامەیەک ئەخەنە ڕوو کە پۆلیس شاید حاڵێکی بردووە کە ئەو شاید حاڵە ماتۆڕەکەی فرۆشتووە بە سەحرارودی و ڕوبەڕوشی کردنەوە سەحرارودی ناسیوەتەوە و خودی دەستنووسی ماتۆڕەکە کە لی کڕیوە. هەروەها لەگەڵ ئەو چەکانشی کە دکتۆر قاسملو پێ تیرۆرکرا هەمووی بەیەکەوە دۆزراونەتەوە و چەندین بەڵگە ئەخەنە ڕوو کە دەوڵەتی نەمسا دەوڵەتی ئێران لە پێناوەی بزورگیان بکاتە سەفارەتی بکاتە باڵۆزخانەی نەمسا باڵۆزخانەی ئێران لە ڤیەنا 16 جار فشاری دیپلۆماسی خۆی بەکارهێنا و 5 جاریش لەلایەن دەوڵەتی حکوومەتی نەمسای ئەو کار وەزارەتی ناوخۆ دادە و بەڕێوەبەری پۆلیسی گشتی نەمسا بڕیار دراوە 5 جار کە بە هیچ جۆرێک سەحرارودی دەستگیر نەکرێەوە، بزورگیان دەستگیر نەکرێت بە هەندێک بیان و کە ئەگەر مەجالتان هەیە بیانەکان هێنەوە کە هەمووی ناڕۆژێکی. بۆ ئێمە بەستم چی بوو لەم پێش لەم کورتەیە کە خستمە ڕوو ئەوەیە کە دەوڵەتی ئەمریکا پێشتریش من وەکو ئەکادمیستێک ناتوانم یعنی باس پێویستە نالایەنگیری واقعەکان بخێنە ڕوو. من پێشتر بۆ مەزانی دەوڵەتی نەمس ئەمریکا شەڵوێستی نەبوو لە کۆڕوشتمان لە 2004 و من لە 2003 بۆ 4 تا ئێستا خەریکم
بەڵام من بەڵگەنامەم دەستکەوت کە بەڵێ بە فەرمی دەوڵەتی ئەمریکا هەڵوێستی هەبووە لە کەساتی تیرۆرەکان داوای لە دەوڵەتی نەمسا کردووە بەڵام دەوڵەتی نەمسا جێبەجێ نەبوو. ئەلبەتە و بەڵگانی کە باسی دەکەی چێک کۆپێک لەو بەڵگانە بۆ ئێمەش ناردووە ئاماژەی پێ دەکەین ئێستا کە دیارە دەگەڕێتەوە هەرچەند مانگ دوای ئەوەی کە دکتۆر قاسم لە تورۆر دەکرێت ئەمە بۆ حکوومەتی نەمسا دەنێت. پرسیاری سەرەکی لێرەدا ئەوەیە هێندێک کەس ڕەخنە دەگەن کە چۆنە حکوومەتی ئەمریکا پاش ئەو نزیکە 29 ساڵان ئێستا مەسەلەی هێناوتە گۆڕ باماژە بۆی کە خۆت کوتت کە بەڵگەشت هەیە و پێشتریش ساڵانێک زۆر پێشتر ئەمریکا ئەمەی زۆر جدی بۆ لەسەری چۆنە ئێستا هاتۆتە گۆڕێ ئایا هەر لەسەری جدی بۆ ئەمریکا یا بۆ مەبەستێکی تایبەتیە ئێستا؟ پرسیارێکی زۆر گرنگ و بەچێ یەکەم ئێمە گەروا بزانین ئەمریکا هەموو شتێکی جیهانی بەدەستە هەڵێ ئەمە یەکێکە لەو سەرنجانەی کە من زۆر نووسەر ئەوم بەڕۆکاتەوە من پێم وانێ ئەمریکا هەموو کاروباری دەوڵەتەکانی بەدەستەوە بێهی ئەوروپایی ئەفریقایی ئاسیا ئەمە شتێکی ناوخۆی ئەو دەوڵەتانێک کاتێک کە دکتۆر هاینز پیشەر لە 6/5/1990 کە سەرۆکی پەرلەمانی نەمسایە ئەڵێ بەڕوونی ئەڵێ ئەوەی کە ئێمە تیرۆر دەوڵەت وەزارەتی ناوخۆ و داد و دەرەوەمان تیرۆریستەکانی ڕەوانەی ئێران کردەوە بۆ هۆکاری ئەوەی ڕێبەرانی تری حیزبی دیموکرات شەهید بکرێن وەکو شەرەفکەندی وە بۆ هۆکاری ئەوەی ئێران کردەوەی تیرۆری تر لە وڵاتی ئەوروپا خۆرڵاتی ناوەڕاست ئەنجام بدات ئەوە ئێمە بووین لێکۆڵینەوەمان لەگەڵ تیرۆریستەکان نەکرد و لەبەر هەندێک بەرژەوەندی بەداخۆ سەرخۆش ئەڵێ سەرخۆشمان نالەسەر ئەو کردەوە تیرۆر وە کاتێک کە دەوڵەتی نەمسا خۆی بەکارە یاسایەکان هەڵناسیە ئەمریکا داوای لێ ئەکا کەنایکە بەڵام لە بەرامبەردا لە ساڵی 1992 بەبێ ئەوەی کەس بە ئەڵمانیا بڵێ ئەڵمانیا خۆی دەوڵەت لێکۆڵینەوە کەڵ تیرۆریستەکانە ناسیێنێ ئەمە ئیشێکی ناوخۆی دەوڵەتی نەمسایە بۆ نمونە خودی پەرلەمانتارەکانیشیان بەڵگەیەنەوە کە وەزیری ناوخۆ قسەکانی نابێتی ئەبێڵێن قسەکانت ئەم تێرمە جوانیە بە درۆی ئەخەنەوە یا بە ناڕاستی ئەخەنەوە تەبعەن وەزیری دەرەوەی ساڵی 1990 نەمسا کە بەشدارە بێت لە پەرلەمانی نەمسا لە کاتی شەیدکردنی دکتۆر قاسم لووشا وەزیری ئابووری دەوڵەتی نەمسا بووە و دوای ئەوەش دوای وەزیری دەرەوەشە بێت ڕاگەشتکاری نەمسا بۆیە من داوام لە نووسەران ئەوەیە کە گەروا بزانین ئێمە ئەمریکا هەموو کاروباری دەوڵەتداریەکانی جیهانی بەدەستەوە هەڵێ ئەمریکا بەکاری خۆی بۆ پولایانی دیبلۆماسی ئێساوە ئێستش بۆیە ئەیکاتە ڕوو من پێم وایە ئەو کابینەی بەڕێز سەرۆک دۆناڵد ترامپ زۆر بەباشی و بەوردی ڕژێمی ئێران هەناسن کردەوەکانی هەناسن ئەزانن هەتا ڕژێمی ئێران بمێنێ ئەم هەموو کردەوە تیرۆریستیانە درێژەی دەبێ و ئەوەی کە پێشتر بەنهێنی لە ساڵی 1970 ئەمریکا هەڵوێستیە بۆ ئێستا بە ئاشکرا و گەیوەتە لووتکە و خودی بەڕێز داڕێژەری سیاسەتی دەرەوەی ئەمریکا لەم چەند ڕۆژەی پێشوا کە خستی ڕوو وتی برایان وتی کە دەوڵەتی ئێران گەشتوتە ئاستێک جێی شەرمە نەمسا ئێستا دانیشتنی لەگەڵا لە کاتێکا ڕێبەری کوردەکانی تیرۆر لە مساتەوە تا 29 ساڵ پێشتر جدە لەوەش ئەم هەموو کردەوە ترەی دژە مرۆڤایەتی و قێزەون و تیرۆرکاری و بۆمتەقانەوە و دروستکردنی گروپی تیرۆریستی و ئەمانە هەمووی بنیاد دەنێ ئیتر گەشتوتە ئاستێک هەموو جیهان و بەتایبەت دەوڵەتانی ئەوروپا وێستی بێن کە خودی بە فەرمی بە قسە دەوڵەتی وەزارەتی داڕێژەری سیاسەتی وەزارەتی دەرەوەی ئەمریکا ئەمە ئەڵێ واتە ئێمە مەرج نییە یعنی سیاسەتی گشتی دەوڵەتانی ئەوروپامان بەدەستەوە بێ ئەو خۆی داوایان لێکات تکایان لێکات کە بە خێراتنی ئێران نەکەن وەکو داینەمە و سپۆنسەری تیرۆریزم لە ئاستی جیهانیدا بۆیە من پێم وایە داواکارم لە دەوڵەتانی ئەوروپی بەتایبەتی وەکو دادگای ئەڵمانیا هەڵوێستیانە بێ بەتایبەتر دەوڵەتی نەمسا ئەوە بزانێت کە چەندین ساڵە ئەگەر لە بەرژەوەندی نەوتی و هەندێشتی کردووە ئیتر تەواو بیرڕای گشتی جیهان گەشتوتە ئاستێک کە ئەو مەسەلە زۆر ڕووبەتەوە لایە کاک شەریف لەو بارەوە لێکۆڵینەوە کراوە بەتایبەت خانمی کارۆل پرونهیوبەر کە حتمما ناویشت بیستووە خانمێکی ڕۆژنامەوانی ڤێنزوێلایە کە نیزەکەی وەک خۆی دەڵێ 20 ساڵان پێوە بۆ تا ئەو کتێبەی دکتۆر لەسەر ترۆری دکتۆر قاسملو توانیوێتی بڵاوی بکاتەوە ئەمە بەوردی زۆر باسی تێرۆرەکە دەکات چۆن کراوە و لەگەڵ کەسایەتێکی گەلێک زۆر وتوێژی کردو لەگەڵ بەرپرسی پۆلیسی ئەو کات کە بەرپرسی لێکۆڵینەوە لە مەسەلەکە بۆ لەگەڵ زۆر کەسایەتی دیکە وەکو مامجلال وەکو دکتۆر شەرەفکەندیوانە قسەی کردو ئەوەی کە ڕەنگە بەشێک لە خەڵک ینی 29 ساڵ دەگوزارێت لە ترۆری دکتۆر قاسملوی نەزانن کە بەڕاستی هۆکاری سەرەکی کەوەی کە کۆماری ئیسلامی بە
پلاندانەری ئەو تیرۆرەدەزان چیە و ئاماژە بە دوو لێکۆڵینەوەی پۆلیس دەکەیان ئەوەی کە خودی سەحرا ڕوودیوان لە لێپەرسینەوەی پۆلیسدا کوتبوویان کە ئەوەندانی خشتونە خەریکی و توێژ بوونە بەڵام لە دەرەواتون تەقان لێکردن بەڵام لێکۆڵینەوە نیشانی داوە کە ئەو چەکانە کەسانێک هاویشتوانە کە دروست ڕوبەڕوویوان بوونە لە نیزیەکەوە تەقایان کردو نەک لە دەرگاوە و پاشان لەو تێکەڵچونەی کە لە نێوان کاک عەبدوڵڵای قادریازەر لەگەڵ سەحرا ڕوودی دەستەوە یەخە دەبن دوای لێکۆڵینەوە دەکەن دەبینن کە تووچی سەری سەحرا ڕوودی لە ژێر نینۆکەکانی کاک ئەوڵادایە و گەلێک نمونەی وردی دیکەش دێنێتەوە هەر بەتایبەت باسی چەکەکان کە ئەو دەمی لەگەڵ مەحموودی نیژاد سەحرا ڕوودی دەچێت لە بازرگانێکی ئیتالیایی ئەو باز دەکا و نەفەرەکە دێنە نەخۆشخانەی سەحرا ڕوودی دەناسێتەوە باشە بە لە دەستدابوونی ئەو بەڵگانە ئەوەی کە خۆش داماژت پێکرد هەیە و ئەو بەڵگەی کە جەنابیشی داماژت پێکرد ڕۆژنامەنووسێکی وتریشیش کەڵکی لێ وەرگرتووە ئەو بەڵگانە چەندە گرنگن بۆ ئەو کەیسە من پێم وایە کاتێک کە سێ فراکسیۆنی نەمسا بە فەرمی بەڵگەکان لە پۆلیسیانن نەکەرە و کتێبە شفێزمێ و کتێبە بەهێزە و دەستخۆشی لە نووسەرەکەی خارمی نووسەر و وەکو کوردێک وەکو ئەکادیمیەک زۆر ڕێز و پەرمەت لە ڕۆمانبوونەکانێکم بەڵام کاتێک کە سێ فراکسیۆنی ناو پەرلەمانی نەمسا چەندین بەڵگە ئەخەنە ڕوو بۆن منە وەزیری دەرەوە ئێڵێ ئێمە دە ڕۆژ دوای ئەوە کە سەحرا ڕوودی ئەوانمان بەڕێ کردو دواتر بەڵگەمان دەستەوە بەڵام ئەی خەنە ڕوو بەڵگای خەنە ڕوو کە دوو ڕۆژ دوای ئەوە بەڵگەیان لا بۆ پۆلیسی نەمسا کە سەحرا ڕوودی و بزرگیان تیرۆریستەکان بەڵام پۆلیسی نەمسا بە فەرمی نامەکان پیشانی وەزیری دەرەوە پۆلیسی نەمسا داوای کردووە بە هیچ شۆرێک باس لە گرتنی سەحرا ڕوودی و بزرگیان نەکرێت چونکە فشاری دیپلۆماتیمان لەسەر یەکێک لەو فشارانە کە ئێران کە لە پەرلەمانی نەمسا دەوروژێنرێ ئەم سێ فراکسیۆنە دەیوروژێن ئەوەیە ئێران وتێتی من هەرچی هاوڵاتی نەمسا هەیە لە ئێرانە تیرۆری یەکەم بەگەتەوە من کاراسێ وە لە خۆرهەڵاتی ناوەڕاستە یەکێکی کەش ئەوەیە کە پەیوەندی بە نەوتۆ هەیە قەراردادی نەوتیاندا یەکێکی تریش ئەوەیە کە چەندین چەک ئەو کاتە شەڕی ئێران عێراقیش تەواو بۆ تەنانەت بەڵام نەمسا هەندێک چەکی بە دەوڵەتی ئێران فرۆشتووە کەوا بوو بەڵگەکان هێندە زۆرن بە تایبەتی من بۆیە لە خودی فراکسیۆنەکانی پەرلەمانی نەمسا و خودی نامەی پۆلیس و نامەی شاهید حاڵەکان و ئەمانە باسەکەم کردەوە و لەوەی ئەمریکا ترازام و لەوەی هاوێر و ئەمانە لە خودی نەمساوە بەڵگەکان خراوەتە ڕوو لە خودی لە سەرۆکی پەرلەمانی نەمساوە ئەڵێ ئێمە بەسەر پۆشدانان لەو کارە بووە هۆی ئەوەی کە ئێران خوباتە کردەوەی تیرۆریستی لە ناوچەندێکی بۆیە من پێم وایە نەمسا چ خۆیان چ کوردناسەکانی نەمسا وەکو دوکتۆر فردیناند بیکلەر کە من 2 ساڵ تەرجمە بۆ پرۆژزانکۆی سلێمانی وکە دیپلۆماتکاری نەمسایش بووە هەموویان دەزانن کە نەمسا بەم کارەساوە یعنی کە ئەمریکا کاتێک بە فەرمی ئێستا هەڵێ ڕایەگەیەنێک کە شەرمە بۆ نەمسا بە خێراتنی ئەم سەرۆکی حکومەتی دەوڵەتێکی سپۆنسەری تیرۆریزمی جیهانیەکە واتە بەڵگەی تەواوی لەفرۆ لە بەردەستان کە ئێرانم کاری کرۆ کاک شەریف تۆ پێت وایە بەرەبەر چاوگرتنی ئەوەی کە خۆش ئەو بەڵگە داماژکردن کۆپێکی ناردەوە بە تایبەت لەوێدا حکوومەتی ئەو کاتی ئەمریکا زۆر دەڵێت بە کردداری دەستبەزێ بە فەرمی و ڕاستەقینە حکوومەتی نەمسا بگرێتە بەر بۆی کە کەسانی بەرپرسیار لەو هێرشەدا بیانگرێ و دادگایان بکەن ئەمە وتەی ئەو کاتی حکوومەتی ئەمریکایە و ئێستاژ لەسەری با بڵین سوود باشە بەلەبەر چاوگرتنی ئەو بەڵگانە ئایا حکوومەتی ئەمریکا وە کورد نەتەنیا حیزبی دموکراتی کوردستان چەند دەتوان ئەو کەیسە بەرەو پێش بەرن چەند دەتوان کاری بۆ بکەن پرسیارێکی زۆر گرنگ و جوانە من پێم وایە ئەگەر ئێمە وەکو کورد هەموو شتێکمان ببەسینەوە بە ئەمریکا یا بە ئەوروپا یا بە رووسیا یا بە سعودیا یا بە تورکیا بەرکی هەڵێ ئێمە خۆمان یەکم جارە بێ هەبی ئەم هەموو بەڵگەمان لەبەردەستە دووە من لە چاوپێکەوتنێکی پێشتری ئەم چەند ڕۆژە باسم کردووە کە ڕاستە حکوومەتی نەمسا بە ئەم قەست نایوێ ئەم کەیسە بجوڵێ بەڵام خۆ کەیسەکەدا نەخراوە لەلایەک پێم وایە حیزبی دیموکراتیش پێویستە زیاتر بجوڵێن بەڕاستی من لەگەڵ چەند دیپلۆماتکارێکی نەمسایش قسەم کردووە کات نەزانکۆی سلێمانی و بەڵگەکانم لایە ئەڵێن بابگەن حیزبی دیموکراتیش ئێمە لەگەڵ دۆزی کوردین ئێمە دژی حکوومەتەکەمانی لە هەنێ هەڵوێستا بەڵام حیزبی دیموکراتی وەک پێویست نەجوڵا ڕاستە و تەرکیز جەختەکەمەوە ئیمفەسایز کە حکوومەتی نەمسا بە ئەندەر ئەمەی نەکردووە بەڵام ئێستا زەمانەکان گۆڕاوە بەڵگەی زۆرترمان لەسەرە لە بەردەستە ئەمریکامان لە پشتەدا بەڵگەی دادگای میکۆنۆس هەیە
زۆر بەڵگەیترمان هەیە پێویستە حیزبی دیموکرات بە جۆرێ لە جۆرەکان بکەونەوە هەوڵ و بکەونە تەقەلا و هەروە داواکاریشن لە حکوومەتی هەرێمی کوردستان کە ئەوان ئێستا چەندین سپۆڕی یاسایی چەندین دکتۆر و پرۆفسۆریان هەیە ئەگەر بەنهێنیش بێت هاوکاری ئەم کەیسە بکات لە ڕێگەی هەندێک پرۆفسۆرەوە لیژنەیەکی تایبەتی بۆ دیاریکەن و هەموو بەڵگەنامەکان کۆ بکەنەوە و کاری لەسەرکەن چکە یەکەم وەکو جەختم لەسەرکرۆ کەیسەکە تا ئێستا دانەخراوە دووەم ئێران دەوڵەتێکی تیرۆریستی جیهانی ناسراوە سێم هەرگیز ئەمریکا ناتوانێت ئاوا بە فەرمی بڵێت کە تیرۆریستەکانتان نەگرت و شەرمە تیرۆرێکی با ئەگەر بەڵگەی تەواوێکلاکەرەوەی لا نەبێ ئەمریکاش هەموو شتان ئازانێ خودی پەرلەمانتارانی نەمسا ئازان دنیا ئەیزانێ دادگای میکۆنۆسیش ئەبەی هەر شەرمەزار کردووە بۆیە پێویستە حیزبی دیموکراتیش زیاتر بکەوێتە خۆی بە تایبەتی کۆمیتەکانی دەرەوە و دیپلۆماسیەتی دەرەوەی ئێمە گەر پێمان وابێ دەوڵەتانی تر بێن دەوڵەتانی مرۆڤ دۆستی تر بێن هەموو شتێ بۆ ئێمەی کوردکە نەخێت یەکەم هەنگاو خۆمان ئەبێ لەمە بکەوینە کار بۆیە بە خۆشحاڵیەوە مادەم کەیسەکە دانەکراوە ئەبێ ئیشی لەسەر بکەین چونکە قاسملوو زۆر لەوە زیاترەیەنێت وە تەنها مرۆڤ ئەگەر ڕێبەرێکی وا گەورەش نەبێ مرۆڤێکی ئاسایی کوردیش بێ مادەم بەڵگەکان لە بەرسەمە بێ ئیشی لەسەر بکەین و داواشمەوەی لە حکوومەتی هەرێمی کوردستان بەنهێنیش بێ ڕاستە ئێران کاریگەری لەسەر ناوچەکە بەنهێنیش بێ هەنێ هاوکاری حیزبی دیموکراتکە بە تایبەتی لە ڕۆی یاسایەکە و بە تایبەتی لە ڕێی هەندێک پرۆفسۆری یاساییەوە کاکشەری بەگەر ڕێگام بدەی وەک دوایین پرسیار ئاڕاستەی جنابتان بکەم خۆتان نە ئەندامی حیزبی دیموکراتن نە پێشمەرگە بوونە بەڵام چۆنە کە زۆر چاوم لە فەیسبووکی بەڕستان کردو گەلێک وتاران بە تایبەتی ئاماژە بەو تێرۆری دکتۆر قاسملوو تەنانەت دکتۆر شەرەفکەندی دەکەیت بۆچی کەیسی یا تێرۆری دکتۆر قاسملوو بەلای بەڕێستانەوە گرینگە زۆر سپاس بەس ئەگەر یەک تۆز ماوەم بەیتێ نازانماوەمەوە پرسیارەکە گرنگە دکتۆر قاسملوو دیارە من ساڵی 2003 بۆ 4 لە زانکۆی سلێمانی سیمینارێکم لەسەر گشت و توێژینەوەیەک ئەو کاتە ناوی دکتۆر قاسملوو توێژینەوە لە سریەم لە زانکۆکانی ژێردەستی ئەم لا ئەو لایش قەدەغی تۆزە یاسا بوو لە بەرەوەی ئێران زاڵ بوو زۆر تەنگ و چەڵەمم هاتوۆتە پێش بەرحاڵ ئەوە لەلایەن دکتۆر قاسملوو بەلای ئێمەی کوردەوەتانن تا ئێستا نەناسراوە من پاش ئەوەی بە دوواداچوونم کرد لە تەواوی بەڵگەنامەکانی بەریتانیا و هێنامەوە و چەندین کتێبم لێ چاپ کردوون بەوە گەشتوم کە دکتۆر قاسملوو یەکێکە لەو ڕێبەرانەی دەوای دەردی ئێستا و ئایندەی دۆزی کوردە دکتۆر قاسملوو لەسەر ئاستی جیهانە وەکو بیرمەندێک ناسراوە لە فەڕەنسا بە ئەنسایکلۆپیدیا و فەیلسوفێ ناسراوە لە بەڵگەنامەکانی بەریتانیا بە ڕێبەرێکی تەواو نایاب لە مشتومڕی سیاسی و سەرنجڕاکێش ناسراوە لە بەڵگەنامەی ئەمریکا لە کاتی شەهیدکردنەکە لە کاتێکا دکتۆر قاسملوو ڕێبەرێکی پارتیزانی و بە ڕێبەرێکی خاوەنڕێزی نێودەوڵەتی ناسراوە تاکە ڕێبەر بۆ لە مێژووی مرۆڤایەتیە کە زیاتر لە 10 زمانی زانیوێت دیواتر تاکە نەفەری لێپساوی یەکەمی حیزبێک بۆ لە مێژووی جیهاندا دکتۆر قاسملوو بوو کە حیزبی مۆدێرنی هێنایە ناو خۆرەڵاتی ناوەڕاست دکتۆر قاسملوو بوو کە کەیسی کوردی بردە ناو گۆڕەپانی نێودەوڵەتی و مام جەلال و شامسپاوانی بردە ناو ئینتەرناسیۆنالی سۆسیالیست دانیێل میتەران کاتێک ویستیان جۆزی کورد بکرێ بە تیرۆریستی دانیێل میتەران پێکەنی وتر گەلێک ڕێبەری وەکو دکتۆر قاسملووی تیا هەڵکەوت بێت ئێمە چۆن ئەتوانین بڵێن جوڵانەوەی ئەو گەلە تیرۆریستیە دکتۆر قاسملوو ئەگەر لە ڕۆژنامەی زی تایمز لە ڕۆژی 15 حوتی 1970 بکۆڵیتەوە ڕۆژی شەمە بزانێت چیان لەسەری نووسیوەڵێن ئەو ڕێبەرەی هەتایە خۆرەڵاتی ناوەڕاست بەرهەمی نایەنێتەوە تایبەتمەندیەکانی دکتۆر قاسملوو لە داهێنانی حیزبی مۆدێرن لە ئەخلاق لە سیاسەتدا لە بەستنەوەی دیموکراسیەت بە شۆڕشی چەکداریەوە لە جیهاتیکردنی تیرۆریزم لە جیهاتیکردنی فڕاندن تەقاندنەوەی پر جنێودان هوتاف بژی سەرکردە ئەم شتانەی کە لە خۆرەڵاتی ناوەڕاستدا هێناوە لەگەڵ ئەوەژا کوردە لێپرساوێتی شەریفەژاری کە لە 2004 یەکەم بوو تا ئێستا زیاتر ئەکات کە ئێمە دژی ئەو دەوڵەتە بەسین کە میکرۆبی سەرەکی جوڵانەوەی نەتەوەی کوردە و میکرۆبی سەرەکی لە خۆرەڵاتی ناوەڕاست و دژە بە ئازادی ژن دژە بە ئازادی دین دژە بە ئازادی مرۆڤ دژە بە ئازادی ئاژەڵ دنیا ئەسووتێنێ لە وەرگاکان ئەسووتێنێ چەندین ڕێکخراوی وەکو داعش و وەکو حەشدی شەعبی و لە پشتی هەموو ئەم گروپانەی ئەنسار سونە ئەوانەیە لە ڕێکتەگەڵ و بیارەوە هەمووی من لەوێ بە چاوی خۆم دیومە داهێنەری تەقینەوە و کردەوەی تیرۆریستی لە ئاستی جیهانیە ئەمە وەکو بەرپرسیارەتی من زیاتر ئەکا وەکو ئەکادیمێک من لە 2004 تا ئێستا کاکسلا زانی هەزاران کەس لە خۆرەڵاتی ناوەڕاست و دەستخۆش لە خۆرەڵاتی کوردستان و دەستخۆشی لێمەکەن چەندان کەسی ئەکادیمی لە باشووری کوردستان نەتەوەی دەستخۆشیم لێەکەن بۆچی خۆ من کوڕێکی شەقامە خوێناوەکانی شاری هەڵەبجەم بەڵام دکتۆر قاسملوو زۆر لەوە گەورەتری
کردووە بۆ کورد زۆر لەوە زیاتری کردووە کە ئێمە زیاتر لێ بکۆڵینەوە تێز و تێفکرین و ئەندێشەکاری چ وەک ئەو تێزانەی بۆ سوسیالیزمی دیموکراتیک و پراکتیزەی لە خۆرهەڵاتی ناوەڕاستادایانێ بۆ حکومەتداری چ بۆ ئازادی ژن چ بۆ ئازادی مرۆڤ چ بۆ وەرانانی خێڵگەرایی و ئەشتەتگەرایی و داهێنانی حیزبی مۆدێرن و پراکتیزەی پرەنسیپی دیموکراسی ئەمانە زۆری ئەوە ئەیەنە کە ئێمە کاری لەسەرکەین تۆ ئەزانی میکیاڤێلی ئەندێشەکانی تایسش هەندێک کەس لەسەری ڕوا لە کاتێکم مۆڕاڵ ئەباتە دەرەوەلەکانی سیاسی ئەی ئێمە بیرمەندێکی هێندە گەورە کە پێر مۆرا دانێل میتەران بێرنات کۆشنەر کراسکیە و زۆری تر ناکرێت لەم بەرنامبار باسی بیرمەندی ئەەکەن باسی لەوەیەکەن کە شتی لێوە فێربوون باسە تێزەکانەکەن بۆچی ئێمەی کورد سوودی لێوەرنەگرین بۆچی کەیسێکی وا هێندە مەزڵوم کە تیرۆریستەکان لە ناو دادگای لە ناو یاساکانی مافی مرۆڤی ئەوروپادا تیرۆریستەکان ئازادەکرێن بیرمەندێکی هێندە ئازادی خواست خوێنەکەی ئەکەنە قوربانی بۆ دوو بۆشکەنەوت و دوو بەرمیلنەوت بۆچی ئێمە لەسەری نەڕۆین ئەوە بەرپرسیارەتی شەریفەژارێک کە زۆر لەسەر زیاتر بڕاوە چەندین جار ئێرانە ڕشەی لێکردوم و دەیان جار ڕشەی ترم لەسەر بێ هەر بەردەوامە بن لەسەری چونکە سەرڕای ئەوەی کەسێکی نەتەوەکەمە و سەرڕای ئەوەش خۆشم ئەکادیمیستم بیرمەندێکی مرۆڤگەرایی جیهانی و ئەتوانین سوود لە بەرنامە و ئەندێشە و شەکانی وەرگرین بۆ ڕزگاری کۆمەلگەی کوردستان و خۆرهەڵاتی ناوەڕاست. کاک شەریفەژاری مامۆستا لە زانکۆی سلێمانی گرێکتان سپاس دەکەین بۆ ئەو چاپێکردن. زۆر سپاس کاک سەلاحی بەڕێز کرێزم بۆ بینەران و بیسەرانی ئەوەی بەڕێزیشێ.